بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە سڵاو ئەم کاتەتان باش. هەروەک ئاگادارن گاڵتەجاری بەناو هەڵبژاردنی سەرۆککۆماری و شووراکان ڕۆژەکانی ئاخری تێپەڕ دەکات. تلڤیزیۆنی کۆمەڵە لە درێژەی بەرنامەکانی خۆی لەسەر ئەم شانۆگەریەی هەڵبژاردنە میوانداری هاوڕێنەسان نودینیان بەرپرسی کومیتەی کوردستانی حیزبی کۆمۆنیستی کرێکاری ئێرانە. هاوڕێنەسان زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەیە. ئیجازە بدە منیش سڵامی خۆم ئەرزکەم لە خزمەتی ئێوە و هەروە تەشەکورتان لێ بکەم بۆ ئەو دەرفەتە لە اختیاری منە قەرارتاندا. زۆر سپاستانەکەم. سپاس. هاوڕێنەسان ئاگادارن کە گاڵتەجاریەک بەناو هەڵبژاردن لە چەند ڕۆژی داهاتوودا لە ئێران لە ڕێدایە. هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ڕژیم لە چەپ و ڕاستەوە ئەو بەناو هەڵبژاردنەیان بایکۆت کردووە. لە ناوەوەی وڵاتیش شەپۆلێک لە داوای بایکۆتکردن کەوتووەتە ڕێ. هەموو نیشانەکان ئەوەمان پێ دەڵێن کە کۆماری ئیسلامی لەگەڵ یەکێک لە بێڕەونەقترین شانۆگەریەکانی هەڵبژاردن بەرەوڕوە. یەکەم پرسیانمان ئەوەیە کە ئایا ئێوە جیاوازیەک دەبینن لە نێوان ئەو هەڵبژاردنە و هەڵبژاردنەکانی پێشودا؟ ئەگەر جیاوازی هەیە ئەو جیاوازیە کامانن؟ بەڵێ قەتعەن جیاوازی هەیە. ئەوە من یا ئێوە یا ئیستێڵێن لە 1 ساڵ 2 ساڵی ڕابردووە ئەم جیاوازیە بەرامبەرکێ مقابڵەی کۆمەڵانی خەڵک لە سەتحی سەراسەری ئێرانە لەگەڵ حکوومەتی ئیسلامیە زۆر مەشهودە، زۆر هاتوۆتە بەرچاو ئەبینرێ. جیاوازیەکان لە ئێترازاتێکە هەیە کە ئێمە لە ساڵی 98 لە ئابان و دەیمانە شاهدبوون، یا پێشتر لە 96 شاهدبوون و دوایەوەش ئێترازاتێک کە لە مەراکزی تەولیدی کاریگەریە لە نەیشەکەری هەفتەپە، لە فولادی ئەهواز، لە هێپکۆ، لە ناو پترۆشیمیەکان، تراکتۆرسازیەکان و تەواوی مەراکزی تەولیدی و بە تایبەت لە ناو بازنشەستەکانە کە ئێستا بە ئێترازاتی یەکشەمەی بازنشەستەکان هەیە. هەروە معلمان لە چەندین ئێتسابەوە لە کوردستانە بە شێوەگەر مختلف خۆی نیشانداوە لە شکلی ئێتسابە، لە شکلی ناڕزایەتیە ڕاوەستان بەرابەر بە کوشتنی کۆڵبەران. تەواوی ئەوانە جیاوازی ئەو دەورەیە لەگەڵ پێشوا کە لە سەحنەی سیاسی ئێرانە و ئێترازات و مبارزاتی کۆمەڵانی خەڵکە لە سەتحی سەراسەریە و لە کوردستانە خۆی نیشانداوە. قەتعەن ئەم جیاوازیانە هەرچی هاتووە زۆرتر بووەتەوە، بەو دەلیلە خاست و متالباتی کۆمەڵانی خەڵک هەرچی هاتووە ڕادیکالتر بووەتەوە. مردم داوای ئەفزایشی حقوقەکانیانەکەن، تەئەمینی مەعیشەت، تەحسیلی ڕایگان، دەرمانی ڕایگان و لەسەرەوە ئێوانە داوای واکسناسیۆنی کۆرۆنا بە شکلی ڕایگانەکەن. دەرنەتیجە ئەمانە ئەرسەهایەکی ئێترازی زۆر زۆر جددین کە ئەوڕۆ کۆمەڵانی خەڵک بەرابەر بە جمهوری ئیسلامی گرتوویانە دەسەوە مبارزەی بۆکەن و ئەمانە کولەن سەحنەی سیاسی جامعەی ئێرانی لە 4 ساڵی ڕابردوو زۆرتر متمایز کردووە و ئەلبەتە جیاوازی لە ڕوودەڕوویی و بەرامبەرکێ کۆمەڵانی خەڵکە هەر لە 4 دەهەی گذشتەوە تا ئێستا تەغییرێکی نەکردووە. بەتایبەت لە کوردستانە کۆمەڵانی خەڵک تەنەفورێکی زۆر زۆر ئەمیقیان لە حکوومەتی ئیسلامی شانۆگەریەکانی و تەواوی نەهادهای بووە، بەڵام ئەم جارەم تەنەفر و ئێترازە تەبدیل بووە مبارزات و ناڕزایەتێکی زۆر وەسیع بە خاست و متالباتێکی زۆر ڕادیکال و ئێترازی بەرابەر بە حکوومەتی ئیسلامی. بەڵێ، هەروەکو ئێوەش هاوڕێنەسان ئاماژەتان پێکرد، هەڵوێستی کۆمەڵانی خەڵک لە تەحریمی هەڵبژاردن واوەتر چووە و سەرجەم ڕژیمی کۆماری ئیسلامیان کردوێتە ئامانج. دوای ئەو هەڵبژاردنە چاوەڕێی چا گۆڕانکاریەک دەکەین لە بارودۆخی ئێستای ئێراندا؟ قەتعەن لەم شانۆگەریە کۆمەڵانی خەڵک بەشداری ناکەن و ئەم جارە لە هەموو جارێکتر زۆرتر بەرچاو کەوتووە. ئەنواوە ئەقسامی
بێسڵا ئێترازات لە ئەشکاڵی مختلفە ڕێی بیڕێی ڕێی ئێمە سەرنگونیە و لە دەها جێگەی مختلفەوە سەری هەڵداوە لە ئێترازاتی کارگەرانە هەر لە یەک ساڵی ڕابردووە وتیان ئەگەر حقوقەکانمان نەدەن بە خاستەکانمان جواب نەدەن ئێمە ڕێی نادین وە کەماکان هەر ئەم فەزای ئێترازیە بەرابەر بەم شانۆگەریە ئیدامەی هەوێەوە کۆمەڵانی خەڵک بە شکڵێکی وەسیع بەشداری ناکەن و ئەمە شتێکی قەتعەن جددیە خودی ئامارەکانی حکوومەتی ئیسلامی و وتاقای فکری ئەوانش هەر ئەوە ئەڵێ بەڵام ئەوە وا چاوەڕوانەکرێت بلەخەرە دوای ئەم شانۆگەریە کە کەمتر لە 90 سەعاتی ماوە قەتعەن ئەوزاعی سیاسی ئێران ملتهبترە بێ مبارزاتی ترە بێ و ئەم ئێترازاتە کە پێشتر ئاماژەم پێکرد لە بەشی ئەوەڵی سوالەکەتانە بە نەزەری من ئەمیخترە بێتەوە بۆ دەلیلە خودی میکانیزمی زیینوویەکە لە جامعا وجودی هەیە شکافێکی تەبەقاتی و ئێترازاتێکی زۆر کۆمەڵایەتی و لە ناو جامعا وجودی هەیە بەم شانۆگەریە فروکەش ناکە و ئەوان ناتوانن بەمە بیکەن بە حربەیەک بەرابەر بەڵێ فەرموو گوێمان لێتە ئیجازەم هەیە دامزم بەرابەر بە کۆمەڵانی خەڵک و فاکتۆرێک تر وا زۆر جددیە و ئەویش مهندسی کراوە ئەوەیە کە بلەخەرە لەم شانۆگەریە ڕئیسی جەلادی شمارەیە قاتڵی هەزاران نەفەر لە مردم و زندانیانی سیاسی حتمما تێتە دەرەوە وایان مهندسی کرد یا هەر کەسێکی تر بێت قەتعەن ئەمە ناتوانێت بەرابەر بەم هەموو فەزای ئێترازیەوە لە جامعا وجودی هەیە بێ ئیستیلاح بوێستێ و فروکەشی پێ بکە دەنەتیجە من فکرەکەمەوە دوای ئەم شانۆگەریە یا هەڵبژاردنە جامعەی ئێران و کوردستان ئێترازیترە بێ متەشەکلترە بێ و فەزایەکی زۆرتر بۆ پێشڕەوی کۆمەڵانی خەڵک بە وجود تێ بۆ دەلیلە کە ئێستا خەریکن ئەمە تەجروبەکەن و ئەم تەجروبە ئەم نەوع مبارزات و ئێترازاتە کە لە تەواو گۆشەهای مختلفی جامعەی ئێرانە ئەبینرێ لە مەراکزی تەولیدیا لە ناو معلمانە دانیشتووەها توودەهای وەسیعی مردمە لە سەتی سەراسەریە و لە کوردستانە قەتعەن ئەم ئێترازاتە بەرەو پێشترە چێشکلی ئەوەزە بێت خاست و متالباتی مردم ڕادیکالترە بێتەوە و ئەم بێسا شانۆگەریە یا هەڵبژاردنە بلەخەرە تەجروبەیەک بوو کە لە ڕوودەڕوویەکی زۆر زۆر ئەمیقی ئێترازی کۆمەڵانی خەڵک لە شکلی میلیۆنیە ئەم جارە بە دەنگێکی دادخایی و بەرزەوە بەرابەر بە جمهوری ئیسلامی کە خودی ئەمە دەسمایەیەکی زۆر گەورەیە بۆ ورەی ئێترازاتی لە جامعەی ئێرانەوە لە کوردستانە. هاوڕێنەسان لە جەریانی ئەم هەڵبژاردنە کۆمەڵێک ناکۆکی لە ناو ڕژیم و کەسانی دەوروبەری سەری هەڵدا دەرکەوت کە بازنەی لانگرانی ناوەندی سەرەکی دەسەڵات بەردەوام بەرتەسک ئەبێتەوە. ئەو کێشە ناوخۆیانە چه جێگا و شوێنێکیان هەیە و ئایا ئەوانە خۆی لە خۆیدا مەترسیەک بۆ بەردەوامی دەسەڵاتی ڕژیم دەخولقێنێ؟ قەتعەن ئێمە شاهد بووین لە چواردەهەی گوزەشتا لە بانەوەی حاکمیەتی جمهوری ئیسلامیە هەمیشە ریزش وجودی بووە. جەناحای مختلفی حکوومەتی ئیسلامی لە مقابڵی یەکترین و ڕاوەستاون ئەفشاگەریان کردووە و بلەخەرە ئەمە شتێکی تازە نییە. ئەم دەورە مقدارێ بە نەزەری من متەفاوتترە. ئەم بەرتەسکبوونەوەی حەڵقەی حاکمیەت معنیەکی تری هەیە. ئەگەر لە ڕابردووە لەسەر ئیختلافاتی خۆیان بووە بەڵام ئێمە لە 96 بەولاوە شاهد بووین کە ئەم بەرتەسکبوونەی بانی حاکمیەت و ریزشێک وە وجودی هەیە ئەسەری ئێترازات و مبارزات و فشارێکە کە لە خوارەوە بۆ کولی نظامی جمهوری ئیسلامی هاتووە سەبەرەوە. دەنەچەم فکرەکەمەوە ئەم دەورە بە تایبەت دوای ئەم شانۆگەری هەڵبژاردنە ئەم مەسئلەی بەرتەسکبوون و شکافێکە لە بینی هەیەتی حاکمە بە وجود هاتووە لە ریزەکانی ئەوانە تەسیریەوێ و هەر ئێستا ئێمە ئەیبینین ئەوەی وا لە بەدەنی ئێترازاتی جامعا لە خوارەوە لە ناو 99% شعار و متالباتە قەتعەن فشارێکە بەسەر ئەوانەوە لە بانەوە
لە ئفشاگەریەکانیانە لە قسە و باسەکانە و یا لە وعدەهایەکی درۆیی وا ئەیبینین خۆی نیشانەدا. دەرنەتیجە من فکرەکەمەوە شکافێکە لە هەیەتی حاکمە بەوە جوتێ قەتعەن لە ناوخۆیانە دووچاری ئاڵۆزیەکی زۆرترە بن و ئەمە نەتیجەی فشار و ئێترازاتی کۆمەڵانی خەڵکە و حاکمیت بالاخره ئەلبەتە ئەو تەلاشاکە بە ڕەهبەری خامنەئی کە بانەوەی خۆی منسەجمتر بکە بە هاتنی ڕئیسی لە سندوقای ڕێی و ئینسجامێکی زۆرتر بە خۆی بدات سپای پاسداران قدرەتێکی زۆرتر پەیاکە و دەرنەتیجە تەلاشەکەن ئەوە ئیستلاح ئەڵێن حاکمیەتێکی پادگانی بە هژمونی سپای پاسداران و ڕئیسی کە قاتڵی شماریەکی هەیەتی حاکمەیە لە ئێرانە بالاخره تەسەلوتێکی زۆرتر پیا بکەن. با ئەوەش ئاماژە پێ بکەم ئەلبەتە کولی جەناحای مختلفی حکوومەتی ئیسلامی لە ئوسولگەراو تا بێسا محافزەکار تا ئیسلاح تەڵاب تەواویان لە یەک شتا تا ئێستا بە یەکۆ مشتەرەکن و مشتەرک ئەمێنەوە حفزی نظامی حکوومەتی ئیسلامی بە تەواوی مەسائب و سەرکوب و ئێدام و فشارێکی اقتصادی کە بەسەر کۆمەڵانی خەڵکە تەحمیلی کردووە تەواوی ئەمانە لەما بە نەزەری من مشتەرەکن و هەموو یان پێکەوە تەلاشەکەن کەم حاکمیەتە نگابێت. بەڵێ حیزبی کۆمۆنیستی کرێکاری ئێران ئەو بەناو هەڵبژاردنەی بایکۆت کردووە. چاوەڕوانیتان بۆ ڕادەی بەشداریکردنی نەکردنی خەڵک چییە و ئەگەر تەرفەند و شێوەگەلێک هەیە بۆ ئەوەی خەڵک بکێشنە بەردەمە سندوقی دەنگدان چۆن پوچەڵ دەکرێتەوە؟ بەڵێ ئێمە هەر لە پێشەوە ئەلبەتە نەک هەر ئێمە تەواوی سازمان و ئەحزابی مختلفی ئۆپۆزیسیۆن بانگەوازمان داوە کە کۆمەڵانی خەڵک لەم هەڵبژاردنە لەم شانۆگەریە بەشداری نەکەن و قەتعەن ئەم فەراخانە و ئەم تەلاشەکەی مەکردومانە لەلایەن کۆمەڵانی خەڵک و بە شێوەهای مختلف خۆی سەری هەڵداوەسەوە لە جنبشی دادخواهیە لە جنبشی ڕێی ئێمە سەرنگونیە یا ڕێی بیڕێی بە تەواوی لەوە لە تەواوی ئێترازاتێکە کە لە ناو کرێکارانە و لە ناو بازنشەستەکانە لە جێگەر مختلفا وجودی بووە وتیانە مادام بە خاستەکانمان ناگەین ئێمە ڕێی نادەین و ئەمە بە نەزەری من گفتمانێک و شرایط و فەزایەکی کامڵەن کۆمەڵایەتیە لە ناو جامعە هەیە ئەوڕۆ هەموو کەسێک بە شێوەیەکی مختلف بانگەوازەکە کە لەم هەڵبژاردنە بەشداری ناکەن و خودی ئەمێشە حکوومەتی ئیسلامی ئاگادارە و ئیتر ئەو ئیقتدارە کە گەرەکی بوو بە دنیا نیشانی بدا کە من لە هەڵبژاردنەکانمە چەندین میلیۆن نەفەر بەشداریەکان ئەکسەریەتی خەریب بێتفاقی مردمی ئێران ئەچتە پای سنۆخڕێەوە بە عنوانی ئیقتداری خۆی نیشان بدا ئەو دۆرە بە نەزەری من تەواو بووەوە لە بەتنی جامعە و ئێتراز و ناڕزایەتیەکی زۆر وەسیعی میلیۆنی بەرابەر بە حکوومەتی ئیسلامی و لەم دەورە بەرابەر بەم هەڵبژاردنە شکڵی گرتووە مردم ناڕازین و گەرەکیانە لەم بێستا شانۆگەریە بەشداری بکەن. دەنەتیجە ئێمە پێمان وایە تەواوی ئەو تۆتەانەوە ئایستەها لە جەرەیانەوە بە شێوەهایەکی مختلف گەرەکیانە کۆمەڵانی خەڵک بوونە پای سنۆخیڕێی خود بە خود لە ناو جامعە خودسا کراوەسەوە. ئێمە تەلاشەکەین کۆمەک بکەین کە ئەو تەوەهماتە ئەحیانەن ئەگەر وجودی بێ ئەوانە تەواو بکەین بەرنامەهای مختلف تەشکیل بدەین و دەرنەتیجە کۆمەڵانی خەڵک فەراخان بدەین کە بە تێکڕا و سازمانی یافتەتر و تەعەڕوزیتر بەرابەر بەم هەڵبژاردنە ڕاوەستن. بەڵێ هاوڕێ نەسان دوایین پرسیارمان ئەوەیە کە ڕژیم بە هەموو وەسیلەیەک هەوڵ دەدات وان نیشان بدات کە ڕێژەی بەشداری لە کوردستان لەسەرەوەیە. پەیامتان بۆ خەڵکی کوردستان بۆ ئەوەی بە شێوەی ئاشکرا و بەرچاو ئەو پیلانەی ڕژیم پوچەڵکەنەوە چییە؟ پەیامی حکوومەتی ئیسلامی متکیە بە جوڵانە بە جموجۆڵێکە لە ناو بەشێک لە دایرەی هاوکارانی حکوومەتی ئیسلامیە وجودی هەیە. هەردوویەکە بوو یا چەند ڕۆژلەوە پێش بێسلا جەماعەتی شۆرای ڕاهبردی یا شۆرای بێسلا ئەهلی سنەت لەگەڵ ڕئیسی بێسا
جەلسەیان بووە و عملاً مثلەن دفاعیان کردو و تویان ئێمە لە ڕئیسی دفاعەکەین کە بەشێ لە مانیشە بلەخرە هەان لە کوردستانە بەشێ تریش لە کەسگەرێکن کە بە شێوەهای مختلف بە عنوانی شۆرای ئیسلامی شارەکان خۆیان کاندید کردووە تەبلیغاتەکەن و بەم شێوە گەرەکیانە کۆمەڵانی خەڵک بۆنە پای سندوقهای ڕێی بەسیجی قۆم و کەس و تایفە و خانەوادەکانیان ئەمانە بۆ کۆمەڵانی خەڵک لە شارەکانی کوردستانە لە دێهاتەکانە کامڵەن ئاشکارە معلومە ئەگەر سابقەن لە 4 ساڵەوە پێش یا سابقتر کۆمەڵانی خەڵ لە کوردستانە پێیان وابوو لە تەریقی شەوراهای ئیسلامی شارەکان و کوپن وەرەگرن یا خەدەماتێکیان پێدرێتەوە ئەوانە ئیستا لە نەزەری ئەوانش و باتڵە چون نیشانیان داوە حتا شۆراهای ئیسلامی شارەکانیش فەرموو گوێمان لێتە حتا شۆراهای ئیسلامی شارەکانیش بلەخەرە بە عنوانی هاودەستی غارەتگەری دزی چەپاوڵ و دزی لە ئەو حتا بوجانە کە لە اختیاری شارەکانە قەراریدەن ئاشکرا بووە ئەلەنی بووە لە سەقز لە مەهابا لە چەند جێگە تایسە تێدادێکیان دەستگیر کراون بە دەلیلی ئختلاس و دەرنەتیجە ئەمەشە خونسا بووەتەوە ناکام بووە ئەمەیەکێ لەو پیلانانەیە کە حکوومەتی ئیسلامی بەدەستیەوە گرتووە یا یەکێ لە مەسلەی شۆرای ڕاهبوردی کە ئەهلی تەسەنون کە وتویانە لە ڕئیسی دفاعکەنەوە بەم شێوە ممکنە تەبلیغاتێکی وەسای لە شارەکانە دەست بکەن کە خودی ئەمەیشە ماهیەتی ئەم ئیقدامە بۆ کۆمەڵانی خەڵک لە شارەکانی کوردستانە کامڵەن ڕۆشنەوە من فکرەکەمەوە وەکو ڕابردوو کۆمەڵانی خەڵک لە شارەکانی کوردستانە لە دێهاتەکانە لەم شانۆگەریە لەم هەڵبژاردنە بەشداری نەکەن وە کوردستان هەمیشە جەیەک بووە کە حکوومەتی ئیسلامی موردی تەنەفوریان بووە بە شێوەهای مختلف و ئەمانە شتگەرێکەکە لە ناو جامعە و خودی کۆمەڵانی خەڵک جوابیان پێداوەسە و فراخانی ئێمە ئەوەیە کە حتمەن بەرابەر بەم نەوعە تەوتەانە و بەم نەوعە بێسا دەسیسانە کە حکوومەتی ئیسلامی بە شێوەهای مختلف لە تەریقی ئەوامڵی خۆیەوە بەکاری بردووە ڕاوەستن و کوردستان و مردمی شارەکانی کوردستان تەجروبەی چەندین ئێتسابیان هەیە ئێترازاتیان هەیە بەشداریان لە ئێترازاتی ئابان و دەیمانە هەیە و قەتعەن ئەو هەموو ئێتراز و مبارزاتە ئەوڕۆ ئێمەی بینیت بەرابەرکێ لە گەڵ ئەم شانۆگەریە و مردم خواهانی زندگیەکی باشترن و قەتعەن پێیان وا نییە کە ئەمە لەلایەن نە ڕئیسی و نە حکوومەتی ئیسلامی و نە خامنەیی و عەمەڵی ئەبێ بەڵکو ئەمە شتێکە کە بە سەرنگونی حکوومەتی ئیسلامی و دەخاڵەتگەری کۆمەڵانی خەڵک لە سەرنوێشتی خۆیانە ئەتوانێت کارساز بێەوە ژیان و زندگی و کەرامەت و شەخصەتی هەمووی ئێمە تەئەمینترە بێ بە لابردنی حکوومەت و سەرنگونی جمهوری ئیسلامی. بەڵێ هاوڕێنووسان من پرسیارێکم لا نەماوە ئەگەر خۆت وەکو دوایین قسە شتێکت هەیە ئەزافەکەی فەرموو. پەیامی من بۆ کۆمەڵانی خەڵک لە کوردستانە بۆ فعالینی سیاسی بۆ فعالینی کۆمەڵایەتی فعالینی تەشەکولهای مەدەنی و ئەنواع ئەقسام فعالینێکە ئینسانهایەکی سەرشناسن لەم شرایەتە بە ناوی خۆیانەوە بە ناوی تەشەکولیانەوە بێنە مەیدان وەک هەموو جێگەیەکتر کە هەیە ئەلعان ئەیبینین ئێمە لە سەرحی سەراسەری ئێرانە و بن بە سوخەنگووی ئێتراز و ناڕزایەتی کۆمەڵانی خەڵک لە کوردستانە لە کوردستانە پۆتانسیێلی ئبرازی وجودی شخصیت‌های سیاسی فعالینی کارگەری فعالینی مەدەنی زۆر هالەبانەوە بۆ دەلیلەکە حزوریان هەیە بۆ دەلیلە بە ناوی خۆیان و ئیطلاعیادەن پەیامەدەن و ئەم دەورە بە نەزەری من پێش ئەم هەڵبژاردن و دوای ئەم هەڵبژاردنە حزوری ئەوان لە سەتحی ئەلەنی و جامعە لە فەزای سیاسی کوردستان و ئێرانە بە نەزە من زۆر تەئسیری هەیە و ئەمە تەوەقعەیەکە کۆمەڵانی خەڵک لەوان هەیەنەوە یەکێ لە دەستاوەرد های مهمی چواردەهەی گوزەشتە ئێمە عروجی ئەم تعداد زۆرە لە فعالینن کە ئەبێ ئەو ڕۆ لە هەمیشە زۆرتر ئێبرازی وجود بکات.
بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێنەسان. منیش لە ئێوە و ئەم فرسەتە کە داتان بە من زۆر زۆر تەشەکورەکە. سپاس. بینەرانی خۆشەویست، سپاسی ئێوەی شتەکەین کە تا ئێستا لەگەڵمان بوون. کاتێکی خۆش.